پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتە ئەمرە کرێت بە کۆمەڵێ لە خەڵک. ئەم کۆمەڵە خەڵکە دیارە مەلائیکەیان لەگەڵایە، ئەمریان پێکرێ بیان بن بۆ بەهەشت، ئەیان بن هەتا تەواو نزیکە بنەوە لە بەهەشت، لە دەرگاکانی بەهەشت. سەیری بەهەشتەکەن زۆر زۆر جوانە، بۆنی بەهەشتەکەن بۆنێکی زۆر تایبەتی هەیە. ئەوەی کە ئێمە لە دنیا پێی ڕاهاتوین لە میسک و لە عەتر و لەو بۆن خۆشیانەی کە لە دنیا هەیە لە عەنبەر، لە بەهەشتا زۆر زۆر جیاوازە. هەست بە هەوا پاکەکەی بەهەشتەکەن، ئەبینن کە خوای گەورە چی بۆ بەندە باشەکانی ئامادە کردو لە ناو ئەم بەهەشتە ڕازاوی خۆیان. ئەلەو کاتیاکەی تر خەریکە ئەیانەوێ بچنە ناو بەهەشت، بانگکەرێ بانگەکات بیان گێڕنەوە، چ بێ ئومێدیەکە، باشە بۆ ئەمانە بگێڕنەوە، بیان گێڕنەوە. ئەمانەی ئێوە هێناوتانن بەشیان لەم بەهەشتەیانیە و شوێنی ئەمان گۆڕاوە، شوێنەکانی ئەمان لە دۆزەخایە. بە حەسرەتێکی زۆر زۆرەوە ئەیان گێڕنەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت حتا ئەوانەی کە ئەبرێن بۆ جەهەنەم ئەو حەسرەتیان نییە بەقەو ئەمانە، چونکە ئەمان بەهەشتیان بینی، بۆنی بەهەشتیان کرد، خۆشیەکانیان بینی، ئەڵێن یا رەب العالەمین. هەر یەکەم جار ئێمەت بخسایەتە ناو ئاگری دۆزەخەوە، بۆچی ئاوا یا رەب؟ بە ئەم سەواب و پاداشت و ئەم شوێنە خۆشانەی ناو بەهەشتمان نەبینیایە؟ ئەمەی کە بۆ دۆستەکانی خۆتە ئامادە کردووە ئیلاهە العالەمین، ئەهوەنتر بوو یەکسەر ئێمە جەهەنەمەن بینیایە، ئاسانتر بوو بۆ ئێمە. خوای گەورە فەرمێ ئەوە خۆتان ئەمەتان ویستووە. بزانین بۆ هۆکار چییە؟ مرۆڤ خوای گەورە ئەم جۆرە تەعزیبە نەفسی ئەدا، دەرونی ئەدا پێش چوونە جەهەنەم. ئەم جۆرە کەسانە چیان کردووە لە دنیا؟ حەدیسەکەی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەفەرمێت خوای گەورە پیانە فەرمێ ئەزانن ئێوە چیتان کرد لە دنیا کاتێک بە تەنها بوون، خەڵوەتتان هەبوو، یعنی کەس چاوی لێ نەبوو، سەیری ئەم لاولاتان کرد، کەس دیار نییە، لە ژوورە تەنهاکانی خۆتانە گوناهی زۆر گەورەتان ئەنجامدا، وەکەوەی کە خوا ئاگای لێ نییە. ئێستا ئێوە جیا کراونەتەوە لەو کۆمەڵانن کە گوناهە گەورەکانتان بەدزیەوە کردووە، بەس لە بەرچاوی خەڵکاوە خۆتان پیشان ناوە، نە دز بوون، نە زیناکەر بوون، نە بەرتیل خۆر بوون، نە حرام خۆر بوون. جەستە و ڕواڵەتتان وا ڕازاندۆتەوە کە ئەم گوناهە گەورانە دەرنەکەوێ بۆ خەڵک. بروستان بە گوناهە گەورەکان کرد لە ژیانی خۆتانە. و هەروەها ڕیاتانە کرد بۆ خەڵکی. ئەمەیەکی ترە لەو گوناهانەی کە ئینسان ئەباتە بەردەم دەرگای بەهەشت و بۆنی ئەکاتەوە گێڕنەوە بۆ دۆزەخ. ڕیاتانە کرد پەنا بەخوا، بەخلافی ئەوەی کە خۆتان بەخشیوتانە، یعنی ڕیاکار بوون و لە دڵاوان نەبوون، لە دڵا شتێکی تر بوون، بۆ خواتان ناکرد، نیەتتان خوا نەبوو، نیەتتان بەخشینی پارە و سامان نەبوو، نیەتتان ساڵحکردنی خەڵک نەبوو. خاڵێکی تر لە خەڵکە ترسان کە چی لە من نائەترسان. ئەمە چارە نووسانە. گەورەیی و جەلالەت و عەزەمەتتان بۆ خەڵک دانا، بیرتان نەبوو کە من ذوالجەلالی وەلئیکرامم، بیرتان چوویەوە. وەختی عەزەمەتی خوامان بیر چوو، هەموو شتێ بە عەزیم سەیرەکەین. هەموو کەسێکمان نەعوذ بالله لێ بێ بەخوا، هەموو کەسێکمان لێ بێ بە گەورە پەنا بەخوا. و هەروەها واستان لە کۆمەڵێ شتێنە لەبەر خەڵک، لەبەر من نا، لەبەر خاتری من نەبوو، لەبەرەوە ئەمڕۆ عەزابێکتانەیەم کە عەزابەکەشەوەیە پێش ئەوەی بچنە دۆزەخ مەحرومتانەکەم لەم هەموو ناز و نیعمەتەی کە لە بەهەشت و ڕەزامەندی منا هەبوو، بە هەتا هەتایی لێم مەنع نائەکردن و ئێستا لێتان مەمنوع